هەر کەسێک و قسەیەکەکە بۆ نمونە نووسراویان کرەوتیان و هەمونە و تەسلیمەکەین دوایی دەرەچن ئەڵەن ئێمە نەماوتەوە تەسلیم ناکەین یەکێک ئەڵێ 250 تەسلیمەکەین یەکێک ئەڵێ داهاتەکەی تەسلیمەکەین ئەوەی بە من گەشت لە ئاخر کۆبوونەوە من لەگەڵیانە بەشداری بۆ مەکو نوێنەری هیوا بەنەسڵەن ئەیان زۆر تەبیعیە و ئاسانە یعنی یا ڕێگەکەوین یا ڕێک ناکەوین ئەمە ئەوە ئەگەێنێ ئەم برادرانە بۆ ڕێککەوتن ناتون و استفزازی لایەنەکانی عێراقەکان لە کەناڵەکانی خۆیانەوە بۆ ئەوەی ئەو ڕێککەوت ناڵۆشێنەوە و کورت و مختصری نایانەوێ موچە لە کاتی خۆی بدەن و یانەوێ بە بڕین موچە بدەن. ئێمە بووین بە سەرچاوی داهات بۆ تورکیا تیارەی تورکی بە نەوت و بە غاز و بە پارە و بە داهاتی ئێمە قەسفی مەناطقەکانی ئێمە ئەکا ئێوە هاوڵاتی ڕەسەنەکانی بادینانتان ڕاو ئەنێن ئەیانکەن بە سجنەوە لەبەرەوە میت و پاراستن بەدڵی خۆی جرت و فرفکە لە هەولێر و دووە. هەر جۆرە ڕێککەوتنێک بکرێت ڕاستەکەی لە سوودی خەڵکە بێت و ئەتوانین ئەوە بڵێن 300 تریلیۆن دینار دێتە ناو هەرێمی کوردستانەوە لەو ڕێککەوتنانە و ئەو نەوتەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودێکی لێ نەبینێ ئەو کاتە ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆی ئەوەی کە تەسلیمی بکە و عێراق بەڕاستی بە شێوەیەکی عەقلانی تەعامل لەگەڵ بابەتەکە کردووە لە تەسلیمکردنەکەیە بۆ نمونە ئەڵێ نەوتم هەمووی تەسلیم بکە هەرچی قەرزێ من وەزیری نەوت بەخۆمی لە کۆبوونەوەی ئێمە دانیشتین لەگەڵی وای وتی نەوتمان تەسلیم بکەن هەرچی کێشەی شەریکات هەیە قەرزتان کردووە نازانم ئەتیفاقی ژێربەژێرتان کردووە ئەتیفاقی 50 ساڵیتان کردووە هەمووی خۆمان حەلیەکەین ئێمە دەوڵەتین و لەگەڵیان دائانیشین و حەلیەکەین و چیتانیش هەیە و داهاتەکەتانش بۆ ئەنێرین بۆ نمونە 200 چەندێک پارەکە 300 تریلیۆنەکە بۆتانێنی بنەماڵی بەرزایی نایانوێ نەوت تەسلیم بکەن چونکە پاراستنی کورسەکەیان لەسەر ئەساسی مەسەلەی نەوت. بە بەیاننامەکەی قۆنسڵیەی ئەمریکا و سەفارەتی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوو و دوێنێش باڵێزی ئەمریکا بە هیچ شێوەیەکدان بە بڕیارەکەی دادگا شانۆگەریەکەی هەولێر نانێ و بە تاوانباریان و تاوانبار و سیخوریان لە قەڵم نایە و ئەو کەسانێک بوون لەلایەن ئەمریکانەوە ناسراون و دیداریان لەگەڵا هەبووە گفتوگویان لەگەڵیان هەبووە بەڵکو وەکو ڕۆژنامەنووس و چالاکوان لە قەڵەمیاندا وەڵامێکی ڕوونە بۆ شانۆگەریەکەی هەولێر ئەو کە بە ناوی دادگاوە دراو ئەوە فشاری ئەمریکەکان بەردەوام بێ بە پێچەوانەوە ئەگەر مەسعود بەرزانی بەردەوام بێت لە دەستوەردان لە کاروباری دادگا کە ئەمە پێمان وایە بڕیارەکە بۆ خۆی گاڵتەجاڕی بوو دادگا لە دادگای تەمیزە سزایەکی ڕوبەڕووی هەرێمی کوردستان و خودی مەسعود بەرزانی بێتەوە کە تا چاوەڕوانی ناکات. بڕیاری دادگا لە هەولێر هێندە مەترسیدار دەستیان بۆ مەلەفە بردووە کە کۆماری ئیسلامی ئێران بەو زەقیە بەو ڕوونیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆمەتبار ناکات بە یا هاوڵاتیانی خۆی تۆمەتبار ناکات بە سیخوڕیکردن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. چالاکوانێکی سیاسی کوردی باکوور بە ناوی عومەر بەرتان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ڕادەستی تورکیا کراوەتەوە کە ئەمە پێشەرکاری دەستورە و پێشەرکاری مافی ئەو پەنابەرەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دیارە هەڵهاتووی زیندان نییە بەڵکو چالاکوانێکی سیاسیە تورکیا داوای کردوە ڕادەستی کردوێتەوە ئێمە بەدەداچوون لەسەرەوەکەین و ڕێکاری یاسایی لە دژی حکوومەتی هەرێم و وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەت دەگرینە بەر لەسەر ئەم کارش.